ئێستا ژیانی من لە نێو دۆزەخە. ئەمیر وەکو خوشکی خۆی سەیرم دەکا. هیچ پەیوەندێکی ژنەمێردایەتیمان نییە. تەنیا هەفتەی 2 جار ئەوش لە ترسی باوکی دێت بە شوێنمە. ئەو لە ژوورێک دەخەوێت و منیش لە ژوورێکی تر. من هەتا ئێستا کچەم. ئەی خودا، کەس نییە هانای بۆ بەرم جگە لە تۆ نەبێت. تا ئێستا مۆزوو ئەم لای کەس باس نەکردو، تەنانەت لە باوکیشم شاردۆتەوە. هاواری براشم یەک مانگ بوو، هەر دەڕۆیشت و سنوورداش دەکرایەوە. بڕیارمدا ئەمڕۆ هەموو شتێک لەگەڵ ئەمیرێک لای بکەمەوە. نالە جوان چیەوە ئەگریت؟ بۆ لێمە شارێتەوە تا گریاوی؟ بزانم توانیت لێ ڕاهاتی هدیەیەکم بۆ بێنی؟ نالە جان، قوربانە بم، خۆت باشە زانی. تۆ کەسێکی زۆر زۆر باشی، بەڵام بۆ ژیانی من نا، بۆ ژیانی ئەو کەسێکەوە لە داهاتووە بێتە قسمەتت. قوربانە بم، من نامێ بە قسەیەکی ڕۆمانسی، من نامێ بە دیاریەک، من نامێ بەم شتانە زیاتر وەگرم بیم، چونکە من خۆ دەزای من تۆم خۆش ناوێ. باشە دەکرێت ئەوەندە پێم نەڵێ خۆشم ناوێ خۆشم ناوێ؟ ئێنە لە چی بکەم؟ من تۆم خۆش ناوێ، ڕاستیەکەت پێڵم، بە قوربانە بم. تۆ باوکم من تا کردە قوربانی. نەبوویتە تا قوربانی. ئەو ئێستا دایکم باوکشم دێن باشە؟ تاکیدم پرسیاری ئەوەت لێکن. یەک داوام هەیە، پرسیاریان لێت کرد بڵێ من دووگیانم. لە چییە؟ لە من! لە تۆ؟ بەڵێ! تۆ دەستە دەبەردەستی من نەکەتیە، بەڵام لە تۆ دووجیانم؟ ئەبێ وا بڵێت بە قوربانت بن. تۆ ئینسانێکی زۆر زۆر گەوری، ئینسانێکی زۆر زۆر باشی. بەس ئەوەم بۆ بکە. باشە تاکەی؟ خوا گەورەیە؟ هەمووتان دەڵێن خوا گەورەیە، خوا گەورەیە. بەس ئەوەندە بەجێی ناکەن، ئەوەندە. نالە، تکال لێکم، بەس ئەوە بەگوێم کە ئەوە دەرگایە، بڕۆ بەعزەلە لێیان کۆ باشە؟ یا الله بەخێرن. خۆش بیاخۆ. گەورە کچی خۆم وەرە. دایکە جان باوکە جان بەخێرن. خۆش بیاخۆ. کا ئەمیری کوڕم بە دیار نییە. وەڵا لەو ژوورەیە. سلام. خۆیان تو ناوی گەورەی خۆت، خۆیان لە گوناحەکانم خۆش بخوایە. خۆیان من زۆر غەدرم لەو نەهلەیە کردووە، خۆیان تو گەورەی خۆت لە فراوانەکانم خۆش بی. خۆیان گیان خۆت ئاگاداری کە گوناحی منی تێنێ و گوناحی دایک و باوک مەکاوە هەم بەسەر دێنن. خۆیان گیان من زۆر غەدرم لەو ئافرەتە کردووە، تو ناوی خۆت لێم خۆش بی. خۆیان گیان خۆ کێشەتان نییە؟ ئەی لە خۆی بەزیاد یا ڕەبی. بۆ ئێوارستان بۆ دروستکەم. کچی خۆم هەر شتێک بەدەستەکانی تو بیتن ئەوە بەتامەوە ئەمەش دەیخۆی. وەڵڵا ڕاست نەکە. خۆیان گیان لێتە پاڕێمەوە تو گەورەی خۆت. خۆیان گیان خۆیان خێزانم دووگیانکەی لەم گێژاوە نەجاتم بێ. خۆیان گیان خۆیان گیان لە دووڕێیانێکم نازانن چکەم، خۆت ئاگاداری خۆت چارەسەری ئەمە شتێکی، خۆیان گیان چارەسەری ئەمەشم بکە. ئای دەستەکانت خۆش بی. دانی کچی دەستت خۆش بی. دەست خۆش بی کچم. ئەدی کا ئەمیر؟ لە ژوورەکەیەتی. تێدە باشگە کچم. بەسەر چا ئێستا تا تێ کچی خۆم دەی بجوولێ. بەسەر چا. ئای خۆیان گیان لێتە پاڕێمەوە، خۆیان لەم گێژاوە نەجاتم دە و دڵی دایک و باوکشم چاکەرەوە. خۆیان گیان ئەوە تۆ چت لێ هات؟ وەرە باوکت بانگ دەکەم. باشەوات. ئەرێ بەڕاش نەکە. ئەتو کوی تێدەگەی؟ وەڵا پیاوەکە چای بینێ ژنە چی ڕێک و پێکە. قیناکە. بەس هیچ لەکنەت و باز نەکردی ها؟ بۆچی چ باس بکات؟ یعنی هیچیان لە ڕێ نییە، من دارێک شتە. ئەرێ پیاوەکە سەلامێت بی جارێ تازە ها ئاه بسمله. ئەوەندە چ ڕاست عەجەلەدا؟ یاخوا بەخێرم بابەتجان. بەخۆت بەخێر بێەوە. ئاودانتان کردەوە. یاخوا بەخێر بێن. دەدانشە کوڕم بانە بم. نەوەڵا بابەتجان من هەنە ئیشمەیە دوای ئەگەڕێم وڵاتان. باشەوەی ساعتی خۆتان وەرگرە. گورە ئیشی چه حالی چێ؟ ئەوە لەما داک و بابتی ناتینە سەر لە توو بدەین. ێ بابەتجان ماڵ خۆتانە، خۆ فەرقی نییە. کەمێکم پێچەری ئیشە گرنگمی وەگەڕێم. چۆ لێچ دەرێ؟ ئێ کوڕم چقەی دێت هەندێک لە گەرمان دانیشە. خودای بابە زۆر زۆر گرنگا بێ بڕۆم. گۆرەشتی وا خۆڕنە. دانیشە. دایکەتە تۆ پێی بڵێ. دە باشە باش ئەگەر بەژڕۆی زۆرەوە باشە ئێوارەی شەوێژ نەچێ و لای. نانە زوو دێمەوە خەم. تێگەیشتی کوڕم داکت چی گوت؟ تێگەیشتم بابەتجان، تێگەیشتم زوو دێمەوە. تا بڕۆ کوڕ. دە بڕۆ بەخێرچی.
لەسەر ئیزنتان دەست بخواردنەکە حازر دەکەم. باشە بۆ قوربان دەبڕۆ باشە.